ئازیزان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش کاتژمێر 12 سەرنجمان لەسەر کۆمەڵک بابەتی گرنگە بابەتە ناوخۆیەکان هەرێمی کوردستان عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لێدوانەکانی دۆناڵد ترامپ سەبارەت بە جنگی نێوان ئیسرائیل و ئێران کە مازانین بەردەوامە لە ناوخۆی هەرێمی کوردستانە کۆبوونی انجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەیە لە گەشتەکەدا سەرنجمان لەسەری دەبێت و بابەتێکی دیکەیە کە بەڕاستی ئەم ڕۆژانە زۆر چاوەڕێی کۆبوونەوەی دادگای باڵای فدرالی عێراقە ئەوەی کە بڕیارێکی وەلایی دەرکا بۆ ناردنی موچێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان نازانین بە دیاریکراوی کێ کۆ دەبێت بەڵام دوایین زانیاری کا بەدەست ئێمە گەیشتەوەی باسێوا کرێ وا بڕیارە سبەی دادگای باڵای فدرالی عێراق کۆبێتەوە و قەرار لەسەر ناردنی موچێ فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا حتمما لە ڕێگەی ئەو بڕیارە وەلایی کە وا بڕیارە دەری بکات و باسی ئەوەش دەکرێت سەرچاوەی کە یاخود لە ڕێگەی سەرچاوەکانی ورسات نیوسەوە ئەومان زانیوە کە ڕێکارە یاسایی و نەریەکانی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەواو کراوە واتە هەموو شتێک ئامادەیە تەنها چاوەڕێی بڕیاری دادگای باڵای فدرالی عێراقەکەین بۆی کە موچە بنێرێت یاخود بە بڕیارێک قەرار لەسەر ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکات و لە دواتردا وەزارەتی ئیدارەی عێراق موچە بنێرێت بۆ هەرێمی کوردستان گەرژاڵۆزەکانی نێوان ئیسرائیل و ببورن ئێران بەردەوامە و 48 کاتژمێری داهاتوو بەپی ئەوەی کە باز دەکرێت کاتژمێرەکانی یەکلاکەرەوەی کێشەکانی نێوان ئەو دوو وڵاتە دەبێت ئەمریکا دێتە ناوە یاخودەوەی کە ئێران دەچێتە ژێرباری دانوستانەکان و بەمەرجەکانی ئەمریکا ڕازی دەبێت ئەمانە هەیە میوانمان دەبێت لەسەر ئەم بابەتە و قسەی زیاتر دەکەین دەچینە ناو نیشانەکان بۆی کە بزانین لە ئەم گەشتەدا سەرنجمان لەسەر چیتر دەبێت ناو نیشانەکانمان بەنێ هاوڕێن بڕیارە سبێنێ دادگای باڵای فدرالی عێراق لەبارەی موچە خۆرانی هەرێمی کوردستان کۆبێتەوە پەرلەمانتاریکی تیش دەڵێت بڕیاری دادگا دڵخۆشکەر دەبێت. ئەنجومەنی وەزیرانی هەرێم دوایین پێشاتە ئەمنی و سیاسیەکانی ناوچەکەوە پرسی دامەزراندنی دەرچوانی کۆلێژە پزیشکیەکان تاوتوێ دەکات. میدیاکانی ئەمریکا ئاشکرای دەکەن لە 48 کاتژمێری داهاتوودا ئەمریکا بڕیاری یەکلاکەرەوە لەبارەی بەشداریکردن لە شەڕی ئێران و ئیسرائیل دەدات. ئەمریکا جەخت لە پابەندبوون بە پاراستنی عێراق دەکاتەوە وەزیری دەرەوەی عێراقیش داوا دەکات ڕێگری لە فراوانبوونی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بکرێت. دووبارە سڵاوتان نەبێت بە بابەتێکی دادگای باڵای فدرالی عێراق دەست پێکردن و لە سەرەتای گەشتەکەشدا ئاماژەمان پێدا وا بڕیارە سبەی دادگای باڵای فدرالی عێراق لەبارەی موچە خۆرانی هەرێمی کوردستان کۆبێتەوە پەرلەمانتاریکی تریش باسیەوە کاڵێ بڕیاری دادگا دڵخۆشکەر دەبێت. پامنێری کورسان نیوز لە بەغداد لە ئازاری سەرچاوێکی باڵای نێو دادگای باڵای فدرالی عێراق ڕایگەاندووە کە بڕیارە سبەینێ دادگاکە کۆبێتەوە و سەبارەت بە پرسی موچە خۆرانی هەرێمی کوردستان و دەرکردنی فەرمانی سالاری بۆ خرجکردنی موچە و ڕاشی گەاندووە چوار لەو دادوەرانی ئەندامانی دەستەی دادوەری دادگای فیدرالی کە گشتی حەجیان کردو دوانیان گەڕاونەتەوە شارەکانی خۆیان و بۆ دانیشتنەکەی سبەی پێنجشەممە ئامادە دەبن و داوا لە دادوەرێکی دەگیش کراوە ئامادەی هەبێت و ڕێژەی یاسایی دانیشتنەکە یاخود دانیشتنەکەی پێتەوە بکرێت ئەو سەرچاو باڵای ئاشکراشی کردووە فەرمانە سالاریەکە بە جۆرێک ئامادەکراوە دادگاکە ڕاستەوخۆ فەرمان بە وەزارەتی ئیدارەی عێراق دەکات دەست بە خرجکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان بکرێت و پامنێری کورسان نیوز لە بەغداد لە سەرچاوێکی نێو وەزارەتی ئیدارەی عێراقەوە زانیاری دەستکەوتووە و ئامادەکاریە کارگێڕی و هونەریەکان بۆ خرجکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان تەواو کراوە تەنها چاوەڕێی دەرکردنی فەرمانی دادگای باڵای فدرالی عێراقن بۆ خرجکردنی پارەی موچە خۆرانی هەرێمی کوردستان هاوکات غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی ڕایگەاندووە بڕیارەکەی دادگای فدرالی دڵخۆشکەر دەبێت بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان.
ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە کۆبوونەوەدایە دوایین پێشهاتەکان و ڕۆژی ناوچەکە و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان تاو تێ دەکات. کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران سێبرگە لە خۆ دەگرێت کە یەکێکیان تایبەتە باشەڕ و دوایین پێشهاتە سیاسی و ئەمنیەکانی ناوچەکە و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان. وا لە بڕگەی دومیشدا پێشنیازی وەزارەتی ناوخۆ تایبەت با درێژکردنەوەی ماوەی کارکردن بۆ لێخۆشبوون لە سزای سەرپێچی هاتوچۆ بە ڕێژەی لە سەدا 20 بۆ 6 مانگی دیکە لە 1 تەمووز تا 30 کانونی یەکەم تاو تێ دەکرێت و لە بڕگەی سێمیشدا بە دوواداچوون دەکرێت بۆ بڕیاری پێشووی ئەنجومەنی وەزیران تایبەت بە دامەزراندنی دەرچوانی کۆلێژی پزیشکی گشتی و خستنەڕووی وەڵامی وەزارەتی دارایی عێراق لەسەر ئەو بابەتە. هێرشەکانی ئیسرائیل و ئێران بۆ سەر یەکتر بەردەوامە. جارێکی دیکە قەڵغانی موشکی تاران کەوتۆتە کارووە زەنگی ئاگادارکردنەوەش لە تەلەبیبی پایتەختی ئیسرائیل لێدراوە. وەسەرۆکی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانیش دەڵێن تا ئێستا سەرجەم دامەزراوە ئەتۆمیەکان زیانێکی گەورەیان پێ نەگەیشتووە. و سوپای پازاران دەڵێن بەرەبەیانی ئەمڕۆ بە موشکی فەتاح چەند ناوچێکیان لە ئیسرائیل کردوتە ئامانج و دیموکراتەکانی ئەمریکاش ڕایان گەیاندووە هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی دۆناڵد ترەمپ بڕیاری هێرشکردنە سەر ئێران نەدات. و سوپای پازارانی ئێران لە ڕاگەنراوێکدا ئاشکرای کردووە کە بەرەبەیان بۆ یەکەم جار نەوەی یەکەمی موشکی بالستی فەتاحی دژی ئیسرائیل بەکارهێنراوە بەبێ ئەوەی قەڵغانی ئەو وڵاتە بتوانێت ڕێگری لە بکات و ئامانجەکانی لە تەلەبیب پێکاوە. لە 6 ڕۆژی ڕابردوودا ئێران با 11 قۆناغ هێرشی موشکی بۆ سەر ئیسرائیل ئەنجامدا و لە بەرامبەردا سوپای ئیسرائیل ڕایگەیاند و ئەمڕۆ چوارشەممە بە بەشداری 50 فڕۆکەی جەنگی 4 ناوچەی بەرفراوانی لە باکوور و ڕۆژهەڵاتی تاران کردوتە ئامانج و میدیای ئێرانیش دەڵێت زانکۆی ئیمام حوسێن و دامەزراوەیەکی پیشەسازی موشکی و سەربازی لە ڕۆژهەڵاتی پایتەختی وڵاتەکە کراوەتە ئامانج. و ئیسرائیل لە ڕاگەنراوێک داماژی بۆ کردووە ڕۆژی چوارشەممە چەند ناوەندێکی دروستکردنی سنتەری فیوج بۆ وێستگە ئەتۆمیەکانی کردووەتە ئامانج. و ئاژانسی ئەسۆشیێتد پرێسیش ئاشکرای کردووە کە ئەمریکا زۆربەی فڕۆکە جەنگیەکانی لە بەریتانیا و بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستگواسۆتەوە هاوکات دیموکراتەکانی ئەمریکا دژایەتی خۆیان بۆ بەشداری وڵاتەکەیان بۆ جەنگی نێوان ئیسرائیل و ئێران ڕاگەیاندووە. و بێرنی سەندرێس سەرکردەیەکی دیموکراتەکانی ئەمریکا و ڕایگەیاندووە هەوڵەکان دەخینە گەڕ بۆ ئەوەی $1 هاوڵاتی ئەمریکی بۆ ئەو شەڕە تەرخان نەکرێت. ڕاستەخۆ دەچینە لای ئاسۆحمەد پامنێری ئەمە بەشێک لە دانیشتوانی گوندی چیمەن و گوندەکانی سەرڕێگەی کەرکووک سلەیمانی گرت بوونەتەوەی بووی کە زانیاری زیاتر لەسەرم بابەتە بزانین. ئەسۆ لەگەڵمانە بێ ئەسۆ نیوەڕۆ باش لێمە لای تۆ قسەما بکە بزانین بۆچی گرت بوونەتەوە کێشەیان چییە؟ من لەسەر ڕێگای کەرکووک سلێمانیم لە بەرامبەر گوندی چیمەن و ژمارەیەک گوندی تر دانیشتوانی ئەو گوندانە کە گوندنشینن دژی قەرەباڵغی لۆرێ بارەڵگرەکان کە ئەیانەوێت تێپەڕن بەسەر بازگەی چیمەنە بەهۆی ئەو سۆنەری بۆیان دانراوە. ڕۆژانە دەتوانم بڵم چەند مانگێکی زۆرە قەرەباڵغێکی ئەجگار زۆر لەسەر ئەم ڕێگایە دروستە بێت. یعنی هەندێک جار لۆرێ بارەڵگرەکان لە بازگەی چیمەنەوە تاوەکو ناو قەرەهەنجیر بەو شێوەی پشتی من قەرەباڵغی دروست ئەکەن بەهۆی ئەو سۆنەرەوە. ئەمەی دەبینن گربوونەوەی ناڕەزایی دانیشتوانی گوندی چیمەنە و ئێستاش وەک دیارە هێزانەکان هاتن بوو گوێ لە داواکاریەکانیان بگرن. دەمەوێت قسە لەگەڵ خۆیان ناکەم کاکە سڵاوتان لێبێت. لە شەوێکی ڕاستەوە خۆمانەوەیە دەنگتان بگوازینەوە داواکاریتان چیە لەم نەربڕینی ناڕەزایەتیە لەسەر ڕێگای کەرکووک سلێمانی بەرامبەر گوندی چیمەن؟ وەڵی کاکاسۆ 2 مانگە ئێمە ژیانمان نەماوە لێرە، یعنی بە حەقە 2 مانگە زیاد ئەم قەڵەباڵغێ ڕوویداوە. بەڕێز کاگرێ بوارتەها مەحافزی کەرکووک هاتبوو ئێرە بەڵێنی داکەوە کێشەکە چارەسەرکە ئەم قەپا ئەم سۆنەرە بکاتە 2 سۆنەر ئەم ئیزدیحامە نەمێنێ. بەڕاستی دوای ئەو کە ڕۆی تر هەفتەیە دوایەوە ئەوەی تر قەڵەباڵغ بوو. یعنی ئێمە هەموو ئیزدیحام و هەراوریاکە هەمووی ئەم عەزیەتا گەڕێنە بۆ ئەو سۆنەرە. ئەو سۆنەرە کەوا لەوێدایانناوە یەک سۆنەرێکە، ئێترێلەکانیش زۆرن. من خۆم ئەمە ماڵمە لەسەر ئەم جادایەیە. یعنی ڕۆژانە ژیانمان نییە لێرە. لێرە ئیتر ئیزدیحا ئیتر لای سۆنەرەکەەوە ترێلەیە حتا قەرەنجیر
ئەلێرە سەد ماڵێکی لێ ئەم دێ چیمەنی شەهیدانی سەروانی بە حەقەت تەنگەسەرێ زۆرمان بۆ دروست بووە لێرە. تریانە قسە بکەم سپاس بۆ تۆ ئەوەی کە دەیبینن دانیشتوانی گوندی چیمەنن هێزە ئەمنەکان هاتون گوێ داواکار چی ئەڵێ ئەو ئەفسەری هێزە ئەمنەکان ئێوە داواکاریتان چیەوە خەڵکی گوندی چیمەن مامەگیان ئێوە لە چیمەن دانیشن داواکاریتان چیە لەم ناڕەزایە ڕوو لە کامیرە وڵی براکەم داواکاری ئەومانە سەیتەرەکە بگوازنەوە ئەم زەحامە نەمێنێتەوە ئەو ڕێگایە بۆمان بکەنەوە بتوان هاتو سۆ بکەینەوە ئێستا هێزانیانە هاتون چی ئەڵێ وڵا چێ لێتەوە من مەفرەزە دانم لێرە ئەلێ مەفرەزەیەک دانم بۆتان تەواری ئەم ڕێگایە نەگیرێتەوە ئێوە نازانین مەحافزش قەوڵی دا بێمان سەیتەرەکە بگوازیێتەوە بۆ سەرەوە بیباتەوە لای قەرەنجیر نێزی قەرەنجیر بکاتەوە ئەم نە حەوادسە بێنە ئەم ڕێگایە گرێتەوە معقول نییە ئێمە نەخۆشیێکمانە بێتەوە بە سەعاتێ لێرەوە ڕێگا نادەن بێمە سپاس بۆ تۆ ئەوەی کە جوتان لێ بوو ناڕزایی خەڵکی چەند گوندێکە لە سنووری گوندەکانی چیمەن لەسەر ڕێگای کەرکووک سلێمانی ئەگەر دیمەنەکان پێشان دەینانی بە سەدان لۆری بار هەڵگر لەسەر ئەم ڕێگایە وەستاون ئەیانەوێ بە کەرکووکە تێپەڕن بۆ پارێزگاکانی تری عێراقیان بۆ هەرێمی کوردستان بۆ نمونە بۆ هەولێر بێ ئەبێ بارەکانیان بەناو سۆنەرەکانە تێپەڕێنن بۆی ئەمە تەرەباڵغی زۆری دروست کردووە لە هەمان کادا و گوندانی کە لەسەر ئەم ڕێگایان ناتوان وەک پێویست هاتوچۆ بکەم بیانێ بڕۆن بۆ کەرکووک یامە پێچەوانەوە بڕۆن بۆ سلێمانی ئەمە ناڕزای زۆریان دروست کردووە بۆ زانیاریەکانە دەستخۆش ماندوو نەبی دەستخۆش هەر بژی گەیلان سابر پامنێری کورسانیوز ڕاستەخۆ لەگەڵمانە بێ زانیاریمان پێدا سەبارەت با کۆبوونەوە کێنجومەنی وەزیران کە لێسادا لە کۆبوونەوەدانەوە تاوتوی سێ پرسەکەن گەیلانی ئەوڕۆ باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە هێوی نیۆڕۆتان باش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی هەفتانەیە کە ئەمڕۆ چوارشەمە لە سەعاتدەوە بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت قووە تاڵبانی بەڕێوەچوو لە سەعاتدەوە چاوەڕ دەکەیت تا دوای دوازدەونی و کۆبوونەوەکە بخایانی کارنامەی دانیشتنەکەی ئەنجومەنی وەزیران لە سێ بڕگە پێکدێت کە بڕگەی یەکەمیان دوایان پێشات و شەڕ و ئاڵۆزی و سەربازی و سیاسەکانی ئەم ڕۆژەڵاتی ناڕاست و ئەم ناوچەیە تاوتوێ دەکرێت بەتەوێت لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل کە ماوەی لە شەش ڕۆژی ڕابردوو لە نێوان ئەو دوو وڵاتە شەڕ و ئاڵۆزی گرژی و ئاڵۆزی هەبووە ئەو پەرستن و دوایین پێشاتانە لە کۆبوونەوە لە ئەنجومەنی وەزیران تاوتوێ دەکرێتن هەرێمی کوردستان و عێراق لەکوێ ئەو معادلە سیاسیدایە چۆن بتواندری هەرێمی کوردستان پڕشی ئاگر نەکەوێتە ناوچەکە بە تایبەت عێراق و هەرێمی کوردستان لە کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران قوبات تاڵبانی و مەسرور بارزانی تاتوێی ئەم پێشاتە دەکەن لە بورگەی دومیش لەسەر با بڵێن ڕاستپاردەی وەزیری ناوخۆ بووە لەبارەی ئەوەی کە لێخۆشببوونی سەرپێچی هاتووە لە ماوەی ڕابردوو لە 120 بووە داوا دەکرێتن لەم کۆبوونەوەش کە ئەم لێخۆشببوونە لە 120 بۆ شۆفێران درێژ بکرێتەوە داواکە ئەوەیە کە لە یەکی هەفتەوە تاوەکو سیویەکی دوازدەی ئەم ساڵ کە کۆتا ڕۆژی ساڵ دەکا بۆ ماوەی 6 مانگ ئەم لێخۆشببوونی 120 سەرپێچی هاتوێش بە هەمان شێوە درێژ بکرێتەوە لە بورگەی سێم و کۆتایی باز لە دامەزراندنی پزیشکانی گشتی دەکرێت کە لە ساڵی ڕابردووە دامەزراندن ڕاوەستەوە بۆ پزیشکانی گشتی لە ماوەی ڕابردووش لە ئەنجومەنی وەزیران و هەم لە با بڵێن وەزارەتی تەندروستی نزیکەی 5,000 کۆبوون ئەوە گربوونەوەیان کردووە ناڕەزایەتیان دەربڕیوە ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران باز لە دامەزراندنیان دەکرێت باز لە وەڵامی با بڵێن حکوومەتی فیدراالی دەکرێت چکە دامەزراندنی پزیشکانی گشتی لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ پەیوەندی بە حکوومەتی فیدراالی حکوومەتی عێراقەوەی ئەمە تەواوی ئەو سێتەوەرە بوو کە لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران باس کراوە وەکوتم دانیشتنەکە بەپێی کارنامەی دانیشتنەکە 2 سعات دەخانی بەڵام چەند خولەکێک بەر لە ئێستا پەیوەندیم کرد لە باسییان لەوە کرد کە بەپێی سەرچاوەکانی تاوەت و خۆمان باسییانەوە کرد کە چاوەڕە دەکرێت نزیکەی کاتژمێریەک کۆبوونەوەکە کۆتایی بێت. گەیلان هەر بژی سوپاس بۆ زانیارەکان حتمما لە بوونی زانیاری نوێ هەر لە ڕێگەی تۆ
زانێرەکان دەزانین دەچینە دەواازی خود مەرزی کێلێ خاڵید ئەحمەد پامنێری کورسانی وەزاسۆخۆلیۆ لەگەڵمانێ بووی کە زانیاریمان پێدا سەبارەت بووی کە جمع و جۆڵە بازرگانەکان ئێستا ئەم ڕۆژانە چۆنە لە بەرووی کە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران هەیە کاریگەری چەنگ بەسەر ناوچەکە بە دیاریکرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەردەکەوێت خالیت نیۆڕۆ باش نێمە لای تۆ قسەمان بکە بزانین چۆنە دۆخەکە لەوێ هێوی خۆتان دەزانن ماوەی چەند ڕۆژێکە جەنگی ئێران و ئیسرائیل بەردەوامە هێر شێردولا بۆ سەریەکتری بەردەوامە هەرێمی کوردستانیش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان ئاڵوگۆڕی بازرگانی و هاتوچۆی گەشتیاری بە بەردەوام هەیە لێرە ئێمە ئێستا لە دەواازەی کێلێن ئەو دیمەنانەی کە لە پشتی منەوە دەیبینن دوا خاڵی با بڵین دەواازەکەیە ئەم ئۆتۆمبیلانەی کە دەیبینن لە هەرێمی کوردستانەوە لە پشت دەرەوە دایانێ بڕۆنە ئەو دی و بۆی لەوێ بارەکانیان بارکەن و بگەڕێنەوە لە دەواازەی کێلێ با بڵین ئاڵوگۆڕی بازرگانی بەردەوامی هەیە هاتوچۆی گەشتیاریش بەردەوامی هەیە بە بەردەوام گەشتیاران دێن و دەڕۆن و هەروەها ئاڵوگۆڕی بازرگانیش لێرە هیچ گرفتێکی نییە ئەگەرچی لە دوسێ ڕۆژە ڕابردوو دەنگوەیەک بڵاو بۆ کە مەرزەکە داخراوە و ماوەیەک بەهۆی ئەوەی کە بردومانی سەردەشکراوە بەڵام ئەم هەواڵانە دووربوون لە ڕاستی مەرزەکە تا ئێستا دانەخراوە دیمەنانی کە دەیبینن ئێستای دەواازەکەیە جا من دەمەوێت لەگەڵ کاگ عەباس عەزیز بەڕێوەبەری گومرگی ڕاپەڕین قسە بکەم کاگ عەباس لەو چەند ڕۆژەی کە جەنگی نێوان ئیسرائیل و ئێرانە ئایا ئاڵوگۆڕی بازرگانی کەمی کردووە و هاتوچۆی گەشتیاری کەمی کردووە چۆن چۆنیە بەڵێ بخێر بێن وەک بەڕێستان ئاگادارن ئێستا ئێمە لە نقطەی سفر وەستاوین ئاڵوگۆڕی بازرگانی لە ماوەی ئەو هەفتەی ڕابردوودا بە شێوەیەکی ئاسایی بەردەوامە ئاڵوگۆڕی گەشتیاریش بە شێوەیەکی ئاسایی بەردەوامە بەڵام ڕێژەی گەشتیار زۆر کەمی کردووە بە تایبەتی لە عێراقەوە کە بۆ ئێران دەچن ڕێژەی هاتنەوەی عێراقیەکان لە ئێرانەوە دێنە ناو هەرێمی کوردستان ئەوانیش بە ڕێژەیەکی زۆر دەگەڕێنەوە ناو عێراق بۆ هەرێمی کوردستان سەبارەت بە ئاڵوگۆڕی بازرگانی وەک بەڕێستان ئاگادارن بار هەڵگرەکانمان ڕۆژانە ئەمڕۆ نزیکەی 150 بار هەڵگرمان داخلی ئێران بووە بۆ گواستنەوەی بارەکانیان بۆ هەرێمی کوردستان کەواتە دەتوانین بڵێن ئاڵوگۆڕی بازرگانی لە حاڵەتێکی ئاسایی خۆیدایە ئەم دۆخەی هەیە هیچ کاریگەریەکی نەکردو لەسەر ئێرە بە بەردەوام ئەوەی کە پێشتر هەبووە هەر هەمان دۆخە بازرگانەکان یان ئەو کەسانی کە دانوێش مەکاوردە بکەن هیچ ترس و دوو دڵیەکیان نەبێت لەوەی کە بێن لێرەوە هاتوچۆکەن ئێستا حالیان مەرزەکەمان وەک بەڕێستان ئەیبینن لە حاڵەتێکی زۆر ئاساییدایە بەڵام ڕێژەی بار هەڵگرمان ڕەنگە بەهۆی ئەم هەلومەرجی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئیسرائیل و ئێران ڕوویداوە ڕێژەی بار هەڵگریش بە شێوەی 120 بۆ 130 کەمی کردووە بەڵام ڕۆژانە نزیکەی 150 بار هەڵگر بچێتە ناو ئێران بۆ گواستنەوەی کاڵا و شمەک بۆ ناو هەرێمی کوردستان دەتوانین بڵێن زۆر ئاساییە هەلومەرجەکە کاریگەریی ئەو توی لەسەر کەرتی بازرگانی نەکردووە کاک عەباسکە لەگەڵمان بووی سپاس دەکەم فەرموو هێوی وەکو کاک عەباسیش باسی کرد ئەوەی کە کەمی کردووە با بڵین هاتوچۆی گەشتیاریە لە دەواازەی کێلێ ڕۆژانی پێشووتر هاتبای بۆ ئێرە بەر نەدەکەوت ینی خەڵکی لە باشووری کوردستانەوە زۆر گەشتی وڵاتی ئێرانی دەکرد بەڵام بەهۆی جەنگی ئیسرائیل و ئێرانەوە لە ئێستادا کەمترین جوڵەی گەشتیاری لە دەواازەکە دەبینرێت و جوڵەی بازرگانی وەک خۆیەتی ینی ئەو کەسانەی کە هاوردە و هەناردەی کەلوپەلەکانیان دەکەن و بە تایبەتیش لە باشووری کوردستانەوە کاڵای ئێرانی کە هاوردە دەکرێت کاڵا و شمەکەکانیان هەروەک خۆیەتی ینی بە بەردەوامی ئەم ئۆتۆمبیلە بار هەڵگرانە دەچنە ئەو دی و لێرە لە نزیکی کیلۆمەترێک یا کەمتریش لێرەوە دوورە لەوێ بارەکانی خۆیان بار دەکەن و بە هیچ کێشە و گرفتێک دەگەڕێنەوە بۆ ئێرە بەڵامەوەی کە هەیە جوڵە گەشتیاریەکە کەم بووە هاوڵاتیانی ئێرە کەمتر لەبەر دۆخە ئەمنیەکە دەتوانن سەردانی ئێران بکەن و بە پێچەوانەوە هاوڵاتیانی ئێرانی بە بەردەوامی و بە ڕێژەیەکی باشیش ڕوودەکەنە باشووری کوردستان خالید ئەحمەد پامنێری کورسانی و ساربژی
بۆ زانینی ڕاستی و دروستی زانیاریەکان بۆ گەیشتن بە وردەکاری ڕووداوەکان کورسات نیوز بکە بە سەرچاوی یەکەمت لە سەرجەم پلاتفۆرمەکانی کورسات نیوزەوە بەردەوام بینەری هەواڵ و زانیاری نوێبە. کورسات نیوز زۆرترین زانیاری. لە دوای قسەکانی دۆناڵد ترامپ بە هەزاران کەس تارانیان جێهێشتەوە. تەندروستیێران دەڵێن نزیکی 600 کەس کوژراون و ئیسرائیلیش دەڵێت لانی کەم 24 کەس کوژراون. لە ڕۆژی هەینی ڕابردووە هێرشەکانی نێوان ئیسرائیل و ئێران بۆ سەر یەکدی بەردەوامی هەیە و هاوکات میدیا عەرەبیەکان ڕایانگەاندووە دوای ئەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە پۆستێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی سۆشیال تروس داوای چۆڵکردنی تارانی پایتەختی ئێرانی کردووە. چەند گرتێکی ڤیدیۆی دەریان خستووە کە هەزاران ئێرانی تاران بەجێ دەهێڵنەوە. دۆناڵد ترامپ ئاماژەی بۆش داوە کە ئەو داوایە بۆ گەلی ئێران کە کردوویەتی تاوەکو پارێزراو بوون لە بەرهێرشەکانی ئیسرائیل نەکەون. هەروەها ئاژانسەکانی هەواڵ لە زاری لێپرساوانی تەندروستی ئێرانەوە بڵاویان کردوێتەوە لە سەرەتای هێرشەکانی ئیسرائیلەوە بۆ سەر ئەو وڵاتە 585 کەس کوژراون ئەوە بەپێی ئەو وتەی یاخود بەپێی وتی ئەو سەرچاوانەی ئێرانە کە ژماری بریندارانیش بۆ 1326 کەس بەرز بۆتەوە. لە بەرامبەردا وەزارەتی تەندروستی ئیسرائیل ڕایگەاندووە تا ئێستا بەهۆی هێرشەکانی ئێران و لانی کەم 24 کەس کوژراون و زیاتر لە 600 کەسی دیکەش بریندارن. ئێران خستنە خوارەوەی درۆنێکی هەواڵگری ئیسرائیلی ڕاگەاندووە تۆماری ڤیدیۆی درۆنەکەی بڵاو کردوتەوە. میدیای ئێرانی بڵاوی کردوتەوە بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە درۆنێکی ئیسرائیلی لە جۆری هەرمز کە بۆ کاری هەواڵگری بەکاردێنرێت لەلایەن قەڵغانی دژە ئاسمانی لە ڕۆژهەڵاتی شاری ئەسفەهان خراوەتە خوارەوە. هەرمز 900 ناوی ئەو درۆنەیە کە بێکێک لە پێشکەوتوترین فڕۆکە بێفڕۆکەوانەکانی جیهاندا دەنرێت لەلایەن ئیسرائیل و دروست کراوە و واخێرایەکەشی دەگاتە 450 کیلۆمتر لە ماوەی کاتژمێرێکدا. ئەو درۆنی ئیسرائیل بۆ یەکەم جارە لە ساڵی 2009 بەکارهێنراوە هەر دانێکی دەگاتە زیاتر لە 2 ملیۆن دۆلار. علی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران شەڕی دژبای ئیسرائیلی ڕاگەاندووە و دەڵێت هیچ سازشێک لەسەر ئیسرائیل ناکەن. خامنەی لا چەند بڵاوکراوەیەکدا لا تۆڕی کۆمەڵایەتی یەکس بە ناوی حەیدەر ئەلجەبار شەڕێکی دەست پێکرەوە و دەژڵێت دەبێت بە توندی مامەڵە لەگەڵ ئیسرائیلدا بکەن و هەرگیز سازشیان لەگەڵدا ناکەن. ئەمە لە کاتێکدا بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل کوشتنی خامنەی بە دوور نەزانی و ڕایگەاندووە با کوشتنی خامنەی ململانەکان کۆتایی دێت. بەڵام دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەاندووە لە ئێستادا ئامانجیان کوشتنی خامنەی نییە بەڵام شوێنەکەی دەزاننەوە ئامانجێکی ئاسانە بۆیان. سەرۆکی ئەمریکا هۆشداری توندەداتە ئێران و وادەڵێت دەبێت بەبێ مەرج خۆی بەدەستەوە بدات و دەژڵێت ئاسمانی ئێرانیان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردووە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لا تۆڕی کۆمەڵایەتی تروس سۆشیال بڵاوی کردوتەوە لە ئێستادا کۆنتڕۆڵی تەواوەتیان بەسەر ئاسمانی ئێراندا هەیە و وتیشی ئێران ئامێری بەرگری و چاودێری باشی هەیە بەڵام ئەو ئامێرانە لە ڕووی پێشکەوتوویەوە ناگەنە ئاستی ئامێرەکانی ئەمریکا. وا ترامپ ڕۆنیشی کردوتە دەبێت ئێران بەبێ مەرج خۆی بەدەستەوە بدات و ناشیانوێت سەربازەکانی ئەمریکا بکرێنە ئەمانج. واجەختیشی کردوتەوە شوێنی علی خامنەی ڕێبەری باڵای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران دەزانن بەڵام نایانەوێت لە ئێستادا بیکەنە ئەمانج. ئەمە لە کاتێکدایە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەاندووە فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل باڵادەستی تەواویان بەسەر ئاسمانی ئێراندا هەیە و وا بە بەردەوامی بەسەر ئاسمانی ئێرانەوەن و وا پێگە سەربازی ئۆتۆمیەکانی وڵاتەکە بە ئامانج دەگرن. ژمارێک لە پرسراوی ئەمریکا ڕایگەاندووە لە کۆبوونەوەکەی ترامپ لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی وڵاتەکەیدا هیچ بڕیارێکی لەبارەی ئێرانەوە نەداوە. ڕۆژنامەی وال ستریت جۆرنال لە ئازاری چەند لە پرسراوێکی ئەمریکیەوە بڵاوی کردووە لە کۆبوونەوەکەدا هیچ بڕیارێک لەبارەی ئێرانەوە نەدراوە و کۆشکی سپیش دوا بەدوای کۆبوونەوەکە ڕایگەاندووە لە کۆبوونەوەی ترامپ و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لە ژووری ئۆپراسیۆنەکان گفتوگۆی زۆر کراوە و کۆبوونەوەکە کاتژمێر
یاخود کاتژمێرێک و 30 خولەک بەردەوام بۆ بەڵام وردەکاری گفتوگۆکانیان بڵاو نەکردوێتەوە. ئەمە لە کاتێکدا ڕۆژی سێشەممە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کۆبوونەوەکانی گروپی G7 لا کەنەدا بەجێشت وەگەڕایەوە بۆ واشنگتن بۆ بەشداریکردن لا کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا و پێگەی ئەکسیۆسی ژاشکرای کردووە کە ترامپ هەمان ڕۆژی پەیوەندیەکانی تەلەفۆن یاخود لە هەمان ڕۆژدا پەیوەندیی تەلەفۆنی لەگەڵ بنیامین ناتانیاهۆ ئەنجام داوە. میدیاکانی ئەمریکا ڕایانگەاندووە ئێران ئامادەکاری دەکات بۆ لێدانی پێگەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستوە لێپرسراوێکی ئەمریکاش دەڵێت 48 کاتژمێری داهاتوو یەکلاکەرەوە دەبێت. بەپێی راپۆرتە میدیاکانی ئەمریکا کە پشتی بەستووە بازانێرەکانی لێپرسراوانی ئەمریکا پێدەچێت 24 بۆ 48 کاتژمێری داهاتوو یەکلاکەرەوە بێت لە ململانەکانی نێوان ئیسرائیل و ئێران و ئەمەش ئاماژەیە بۆ ئەگەری بەکارهێنانی هێز لەلایەن ئەمریکاوە ئەگەر تاران گەڕانەوە بۆ دانوستانەکان ڕابکاتەوە و هاوکات کەناڵی فۆکس نیوزی ئەمریکیش وڵاوی کردوێتەوە کە لێپرسراوانی ئێران ئاماژیان بۆ ئەمریکا ناردووە نیازی گەڕانەوەیان بۆ مێزی دانوستانەکان. هەروەها ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکیش ڕایگەاندووە ئێران ئامادەکاری دەست پێ کردووە بۆ ئەوەی لە ئەگەری بەشداری واشنگتن لە هێرشەکانی سەروڵاتەکەی ئەو پێگەی ئەمریکا لە ناوچەکە بکات تامانج و لە لایەکی دیکەەوە میدیاکانی ئیسرائیل ڕایانگەاندووە حکوومەتەکەی ناتانیاهۆ لە ئێستادا ئامادەکاری کردو بۆ چەند پێگەیەکی نوێی ئێران کە بیکات تامانج. هەروەها ئیسرائیل کاتێز وەزیری بەرگری ئەو وڵاتەش ڕایگەاندووە لە بە ئامانجگرتنی پێگە سەربازەکانی تاران بەردەوام دەبن. وەزارەتی دەرەوەی ڕووسیا ڕایگەاندووە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران جیهان بەرەو کارەساتێکی ئەتۆمی دەبات. وەزارەتی دەرەوەی ڕووسیا لە ڕاگەنراوێکدا هیدانەی هێرشە بەردەوامەکانی ئیسرائیلی کردو بۆ سەر ئێران و بە نایاسایی ناوی بردو و دووپاتی کردوتەوە کە تەنها بەڕێگەی دیبلۆماسی دەکرێت ناکۆکیەکان لەبارەی بەرنامە ئەتۆمی ئێران چارەسەر بکرێتەوە. ئاماژەی بۆش کردووە هێرشە شڕ و بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر پێگە ئەتۆمیەکانی ئێران هەڕەشە لەسەر ئاسایشی نێودوڵەتی دروست دەکات و جیهان بەرەو کارەساتێکی ئەتۆمی دەبات. وەزارەتی دەرەوەی ڕووسیا ئاماژەی بۆش کردووە ئیدانەکردنی فراوانی هێرشەکانی ئیسرائیل بەڵگەی بۆی کە تەلەبی پیشپشگیریەکی نییە تەنها لەلایەن ئەو دەوڵەتانە نەبێت کە خۆیان لە ڕاستیدا بەشدارن لە پێشاتەکان. پارێزگاری هەولێر قساکات بۆ میدیاکان بێکەوەی بینین. دوای ئەو کارەساتەی بەسەر شارەکەمان داهات و دەستێکی ڕەش بازاڕی قەیسەری هەولێری لە 5 2024 سوتە کە لە ئەنجامدا وێڕایی زیانگەیاندن بە کاسبکار و دوکاندارانی و بازاڕە بووە بەشێکی زۆر لە خەمی خەڵکی شارەکەمان و لە خەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمیشە گوتیتمان قەیسەری یەکێک لە سیمبۆلەکانی شاری هەولێرە و جێی تێڕامان و جێی دڵخۆشی خەڵکی شارەکەمانە. بەداخەوە دوایەوەی کارەساتەکە ڕوویدا سوپاس لە بۆ خوای گەورە کە هیچ زیانێکی ژیانی نەبوو و لە ماوەیەکی دیاریکراودا لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی بە پشتیوانی هێزەکانی پۆلیس، ئاسایش، زێرەوانی، شارەوانی هەموو دەستگاکان بەیەکەوە وەکو یەک تیم هەوڵیاندا لە کۆنتڕۆلکردنی ئاگرەکە لە ماوەیەکی قیاسی چەند سەعاتیدا کارەکە ئەنجام درا و کۆنتڕۆلی ئاگرەکە کرا کە تەواوی بازاڕەکە نەیگرتەوە. هەر ڕۆژی دوای ئەوە بەیانیەکەی جەنابی سەرۆک وەزیران ڕێزدار مەسرور بارزانی هاتە شوێنی ڕووداوەکە سەردانی بازاڕی قەیسەری کرد. لێرە جگە لە گوێگرتن لە داواکاری کاسبکاران و دوکانداران و ئێمەش لە تیمەکانی حکوومەتی ڕاستپارت چ پێویست دەکاتن لە بۆ ئەو بازاڕە و سەر لە نوێ نۆژەنکردنەوەی ئەنجام بدرێتن و بەڵێنی بە کاسبکارانی ئێرەدا بەپێی ئیمکانیەتی حکوومەت
چ پێویست بکە لە بۆ بازاری قەیسەری هەولێر ئەنجام دەدرێت. ئەوڕۆ یەکەم شت بەوە دڵخۆشین کە تەواوی بازارەکە پێشتر بەشێکی دیکەی ئێستا تەواوی بازارەکە ڕادستی دوکاندارەکان دەکرێتەوە دوکانەکان بەشێکیان سەرمانجێکە دەستیان بەکار کردوتەوە ئەو بەشەی ماشە لە ئێستاکەوە دوکانەکان ڕادستیان دەکرێت و دەست بەکارەکانیان دەکەنەوە و هەروەها لێرەوە بە ناوی دوکانداران و کاسبکارانی بازاڕی هەولێر و خەڵکی شاری هەولێر سوپاس لە بۆ جەنابی سەرۆک وەزیران کە هەوڵەکانی جەنابیان پشتیوانیکردنی جەنابیان بە گەرمی لە سەرخەتبوونی جەنابیان دابینکردنی و بجێی پێویست بووە هۆکاری ئەوەی کە ئەو ڕۆ سەربەرزانە بەرامبەر بە کاسبکارانی قەیسەری بوەستین و پێیان بڵین بەر لە ماوەی دیاریکراوی کە لە بۆ نۆژەنکردنەوەی بازارەکە دیاریکرا بوو کە هێشتا ماوەکەی ماوە ئەوە چەندمانجێکە بەشێکیان دوکانەکانیان ڕادستکراوە بەشەکەی دیکەش کە ئێستا ڕادستیان دەکرێتەوە بەر لە ماوەی دیاریکراوی یاسایی خۆی کە لەلایەن دوو کۆمپانیاوە جێبەجێ کرایە کارەکان تەواو بووە ئەوە ئەوەی کە بینیمان کۆنفرانسی ڕۆژنامانی ئومێد خۆشنا و پارێزکاری هەولێر بوو قسەی کرد سەبارەت بە نۆژەنکردنەوەی ئەو دوکانانی کە لە قەیسەری یەخود بازاڕی قەیسەری هەولێر لە ماوەی ڕابردوودا سوتابوون وتی وردە بە قۆناغ ئێمە دوکانەکانمان نۆژەن کردوتەوە و داوامانەوە دەست خاوەنەکانیان و ئەمڕۆژ تاوی بازارەکە دەدرێتەوە دەست خاوەنەکانیان و دوکانەکان دەدرێت دەست دوکاندارەکان و بە خۆشحاڵی و بە تەواوی ئەو زیانانی بەردوکانەکە کەوتووە چارەسەرکرا و بازارەکە نۆژەن کراوەتەوانێ ئەمە بابەتێک گولاڕیمی کوردستاندا دێنەوە سەر گرژی و ئاڵۆزەکانی نێوان ئیسرائیل و ئێران کە پێدەنێتە شەشەم ڕۆژەوانەیە گرژی ئاڵۆزەکان بەردەوامن و ئێستا چاو لەسەر ئەوەی ئایا ئەمریکا دێتە ناو ئەم گرژی و ئاڵۆزیانەوە وەکو جەنگ پارێزگای وەکو جەنگ دێتە ناو جەنگەکەوە یانەوەی ئەمریکا ببورن ئێران دەچێتە ناو دانوستانەکانەوە بە مەرجەکانی ئەمریکا ڕازی دەبێت زیاتر لە سەرم بابەتە دەوەستین قسەی زیاتر لە سەرم بابەتە دەکەین لەگەڵ ئازادی براهیم نووسەر کە جەنابێ ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵ من کاک ئازاد نیوەڕۆ باش زۆر بەخێر بین سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت کات دەڕوات ڕووداوەکان بەردەوامن ڕەنگە تا ڕادێک ئێستا قسەکردن لەسەری ئاسانتر بێت لە بەروی بە جۆرێک لە جۆرەکان شتەکان ڕوونتر بۆ توانێت دەمێت سەرنجی جەنابەت لەسەر بابەتەکان وە ڕوونکردنەوە لەسەرم بابەتە بزانین نیوەڕۆتان باش خێر بین بێگومان دروستە ئێستا تا ئەندازەیەک بەرچاوڕوونی هەیە ئەمریکا چیەوێ ئیسرائیل بەرەو کوێ هەنگاودنیوە ئێران چی دەکا لە تایبەت ئەمریکادا دوو شتمانەیە یەکەمیان خودی ئەمریکایە وەکو دەوڵەت و دووەمیشان دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی وڵاتەکە دەستوری ئەمریکی مادەیەکی تێدایە مادەی دووە ئەڵێ ئێمە بەبێ زەریعەیەک بەبێ بیانوێک ناچین بە هیچ جەنگێکەوە ئایا ئەمە ئێستا ئێران بڵێن لە ئێستادا زەریعە بە بیانووی بەدەستی ئەمریکا داوە تا ئەمریکا بچێ بۆ جەنگەوە یان نەچێ بۆ جەنگەوە تاکە شتێک لە بەردەمی ئەمریکادا ئەوەیە مەسەلەی چەکی ئەتۆمیەک ئەو ئەمریکا ئێران ئامادە بوو چەند دانوستانێکیان کرد ئەوە بوو بە بۆنێ گژیەکان و ئێران دانوستانەکانی هەڵوەشاندەوە ئەمە ئێستا زەریعەیە بوو ئەوەی کە ئەمریکا ئەچێت ئەو جەنگەوە یان ناچێت بۆ جەنگەوە و ئێرانەکان لە بەرامبەر ئەمەدا قسەیەکانەیە کە ئەوان بچن بە چ جۆرە گفتوگۆیەکەوە لەگەڵ ئەمریکادا لە کاتێکە ئەوان هێرشەکانی ئیسرائیلیان ڕانەگرتووە وەکو دۆناڵد ترامپ ئەوەی باسم کردەوە دەوڵەت بوو وەکو دۆناڵد ترامپیش شتێک هەیە لە ئەمریکادا پێی دەڵێن مۆدێلی ترامپی مۆدێلی ترامپی چییە؟ مۆدێلی ترامپی ئەوەیە زیاتر ترامپ لە ڕێگەی تویتەوە پەیام دەنێرێ ئەمە لە ویلایەت یەکەمەوە هەتا ئێستا ئەم مۆدێلە ئەم قسەیە هەیە بۆ ترامپ ئەڵێن مۆدێلە ترامپەکە ئەوەیە کە کردداری نییە و ڕوبە ڕووبوونەوەی ڕاستەوخۆی نییە بەڵکو تەنها لە ڕێگەی تویتەکانەوە دەڵێ لە ڕاستیدا ئەوەی کێمە لە چەند کاتژمێری ڕابردوودا لە دوای کۆبوونەوەکەی ئەمریکاوە بینیمانە تەنها تویتێک بووە ئەگینا شتێکی ئەوتۆینەوە بەواقعی ئایا ئەمریکا دەچێت بەم جەنگەوە یان ناچێت بەو جەنگەوە بۆ چونم وایە لە یەک منتەڵاقەوە لە یەک ڕوانگەوە پێم وایە دانوستانەکان دەست پێ بکاتەوە و ئەمریکا نەچێت بە جەنگەکە و ئەویش مەسەلەی ویستی ئێرانە بۆ دانوستان ئێران نەیشاردوتەوە ئەوان دانوستانیان ئەوێت بەڵام بە مەرجێک بەو مەرجەی کە ئەمریکا داوایەکات یاخود بۆی بەڕاستی بە هەڵسەنگی و ڕێکەوتنا بەو مەرجەی کە ئێستا ئەگەر مەرجەکە ئێران ئەوە بووە بەو مەرجە دەڕواتەوە ناو دانوستانەکان و هێرشەکانی ئیسرائیل ڕابگیرێن و لە چەند ڕۆژی ڕابردووشە ئێران ئەوەی ڕاگەیاندووە ئەو پەیامەی بە ئەمریکا داوە کە ئێران نایەوێت چەکی ئەتۆمی هەبێ
یعنی ئەمە سیگناڵە ئەمە پەیامە بۆ ئەمریکا کە ئێمە ئامادەین لەگەڵتانە گفتوگۆ بکەین بەو مەرجەی ئەگەر هێرشەکانی سەر ئێران ڕابگیرێ لەلایەن ئیسرائیلەوە بۆیە قسەی ڕوون ئەوەیە لە ئێستادا ترامپ ئاسان بڕیار لەسەر ئەمە نادا تویتێکی کردووە ئەم تویتە بەمانای ئەوە نییە کە دەچێ بە جەنگەکەەوە ئاسان بڕیار لەسەر ئەو نادا کە بچێتە ناو جەنگەکە ئاسان بڕیار لەسەر ئەوە نادا چونکە وەکو وتم مادەیەکی دەستورەکان ئەوەی ئەبێ بیانویان هەبێ ئێستا ئەوان بیانویان نییە چونکە ئێران ئامادەی دانوستانە لەگەڵ ئەمریکادا لەسەر ئەو چەکانە وە لەلایەکی تریشەوە ئەگەر ئەمە واقعی بێ ئەمریکا دەڵێ ئێمە ناوچە ئەتۆمیەکانمان لە ناو بردووە ئیسرائیل ئایا ئەگەر ناوچە ئەتۆمیەکان لە ناو برابێ ئیدی چ بیانویەکەیە بۆ هێرشکردنە سەر ئێران بۆیە پێم وابێ ئەمریکا ناچێ بەو جەنگەوە ئەگەر بیانوەکەی ئێران بێ ئێران بێوێ گفتوگۆی لەگەڵا بکات باشە زۆر باسەوە دەکرێت لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا یەکلاکەرەوە دەبێت یانەوەی ئەمریکا دەچێتە جەنگەکەەوە یان ئەوەی کە ئێران پابندی و بڕیاران دەبێت یاخود پابندی ئەو پوینتان دەبێت کە دۆناڵد ترامپ یاخود خودی ئەمریکا دایناوە بۆ ئەم بابەتە چێڵی لەسەر ئەم بابەتە ئەگەری هەیە بە ماوەی 48 کاتژمێری کە ئەم بابەت یەکلایی بکرێتەوە خودی ئێران خۆی ئەوەندە بە ئاسانی دەچێتە ژێرباری ئەو ڕێکەوتنەوە ئەو تەسلیم بوونەی کە دۆناڵد ترامپ باسیێکاڵە ئێمە دەبێت ئێران تەسلیم بێت بەمانەی ئەوەی کە ڕازی بێت بەو مەرجانەی کە ئەمریکا دایناوە بۆ ئێران بەڵام ئەسڵەن خودی ئێران خۆی پابندی ئەمە بێت ئەو 48 کاتژمێری کە باز دەکرێت بابەتەکان ڕوون بکاتەوە خۆی لە ڕاستیدا تەسلیم بوون بە ماناکەی کە خۆی ڕادستی ئەمریکا بکایت یعنی جۆرێک لە جۆرەکان هەژمونی ئەمریکا بێ بەسەر بڕیار و سیاسەتی ئێراندا شتی وەها نییە ئەوە لە 2015ەوە کە یەکەمین دیداری کۆبوونەوەی چەکی ئەتۆم کرا لەگەڵ وڵاتانی پێنجاییدەکە ئەم قسەیە هەبوو کە دەبێت ئێران بچێ بەژێر هەموو کۆدوبەندەکانی ئەم کۆبوونەوانەوەی و ئێران تەسلیم بێت و ئێران پاشەکشە بکە لە پیتاندنی وێرانوێم و ئێران بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ هیلالی شیعی ئەوەی کە ناوی ئەبرا بە گروپێک لە هێزی متەتەڕیف و تونڕە لە ناوچەکەدا ئەمانە کۆتایی بێ لە هەندێک جوڵەی کەنداودا بەتایبەت ورمز وە کەنداوی عەرەبەوانە کۆتایی بە و چالاکیانە بێنێ لە ڕاستیدا ئەمانە هەمیشە هەبووە بە درێژایی ئەو قۆناغە لە دوای 2015 وا دەبێتە 10 ساڵ بۆیە ئەمانە جۆرێک لە قسەن لە ئەسنای کۆبوونەوە ئەکرێ دانوستان ئەوەیە ئەکرێ شتێک بدا ئێران و شتێکش بسێنێ دانوستانە دروستە بۆیە پێم وانەیە ینی بەو منتەڵەقە ئێران تەسلیم دەبێ ئێران لە دوای 2002 سزاکانی قورستر کراوە بەڵام ئەگەر سەیری چەند ڕۆژی ڕابردوو ئێران بکەین ئێران لەو قۆناغەدا بەهێز بووە خۆی بەهێز کردووە فەراغێکی دۆزیوەتەوە لەو فەراغەدا نەک لاواز نەبووە بەڵکو ئێران بەهێز بووە وەڵامەکانی بۆ ئیسرائیل ئەمە ئەگەر جۆرێک لە خوێندنەوەی ئێران بێ نەک لایەنداری ئێران پێمان دەڵێ لەو قۆناغەدا بە بەرهەمی ناوخۆیی بە ڕوانگەی سەربازی بە ڕوانگەی لینکەکانی بە کەنداوەوە بەو داکشانە بەرە و وزەی ناوچەکە داکشاوە ئێران لاواز نەبووە ئێران بە مانای تەسلیم بوون تەسلیم نابێ شتێک لە ناو سیاسەتا نییە بە مانای تەسلیم بوونی 100% بۆیە بەڵام بەس کاگازات ببوورە قسەکانت پێ بڕم بەڵام ئەمە پێشووتر لە ئەزمموی ئەمریکامان بینیوە کە وڵاتانی ملکەچی ئەو پوینت و خاڵ و دانوستانانە کردو کە خۆی ئێوێت ئەمە یەکەم جار نییە ئەمریکا ئەمە لەگەڵ وڵاتێکە لە جەنگا بیکات دروستە پرسیارەکە دروستە یەکەم جاری نییە لە عێراقی 2023دا ئەمەمان هەبوو ئەگەر وەکو نمونە بیێنینەوە لە عێراقی 2023دا ئەمەمان هەبوو بەڵام 2023 بۆ ڕوویدا بۆ لە 91 ئەمریکا کاتێکە عێراق هێرشی کردە سەر کوێت و ئەو ڕووداوانەی دوای 2091 بۆ عێراقی نەڕوخان لەو کاتەدا شتێک نەبوو بە ناوی چەکی ئەتۆم لە عێراقدا بەڵام لە 2023 عێراق و خودی دیکتاتۆرێکی وەکو سەدام ئەمریکا و هێزەکانی پشکنینی ئەنجومەنی ئاسایشی لە عێراق کردە دەرەوە ڕێگەی نەدا بەڵام ئێران ئێستا بەم جۆرە مامەڵە ناکە لەگەڵ ئەمریکادا لە ڕاستیدا من دیسان دەیڵێمەوە ئێران زۆر ئاقلانە لە یەکەم چرکەوتا ئێستا مامەڵی کردووە بۆیە بەو پێوەرە ناچێتە نەئەچوو بە ناو جەنگەکەوە هەتا ئیسرائیل ئەمەی نەکردایە ئێستش ئەگەر سەیری ئێرانکەی مێژوویەکی هەیە پێی دەوتێ شەڕی 8 ساڵە لەگەڵ عێراقدا پێشوودا ئێستش ئەزمموی هەیە ئەگەر سەیریکەی هەستەکەی ئێران لە جەنگەکە خاوترە وەک لە ئیسرائیل ئەوە ترس نییە لە ئیسرائیل ئەوە بەمانای زاڵێتی ئیسرائیلی بەرگری داماوەتەوە ئەوەیە ئێران
دیسان لە پرسیارەکە پێشوشاوتم ئێران حەزی بە جەنگەکە نییە بۆ لە بینی سزاکانی ئەنجومەنی ئاسایش و لە بینی ئەم جەنگەیە ئەگەر بە ئێران بڵێ کامیان هەڵدەبژێرێ سزاکان هەڵدەبژێرێ بۆچی سزاکان هەڵدەبژێرێ بژاردووە لە ڕاوە هەرواش بووە بۆ هەڵی بژاردووە ئەخر ئەوە پرسیارەکەی پشتی ئەم بابەتەیە لەبەر ئەوەی ئێران لە فەراغی سزاکاندا لاواز نەبووە بۆ ناو خۆی لە ڕووی بەرهەمێنانی چەکەوە لە ڕووی کشانی بە جۆرێک لە جۆرەکان گاگازە لەسەر پێی خۆی وەساوە لەو سێبەرەدا لە سێبەری ئەم سزایانەدا ئێران بەهێز بووە لە ڕاستیدا ڕەنگە کەس چاوەڕێ ئەوەی لە ئێران نەکردبێ لە 6 ڕۆژی ڕابردوودا وەڵامی ئیسرائیلی داوەتەوە ئێران ئەمەی لەکوێ هێناوە ئێران لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا گەشەیەکی گەورەی کردووە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی برۆکسیەکانیەوە کە لە ناوچەکەدا هەیە ئێران گەشەی کردووە بۆیە جارێکی تر دەیڵێم ئەوەی کە ئێران ئەمریکا دەڵێت تەسلیم بوون ئێران تەسلیم نابێ بەڵام چوون بە ناو گفتوگۆکانەوە بەڵام ئامادە بوون لەسەر مێز و گفتوگۆکان نەک جارێک دەیان جاری تریش ئێران ئامادەیە چونکە سوودی لێ دەبینێ چونکە جۆرێک لە جۆرەکان ئەو گفتوگوانە ئەگەر مەتاتیش بن ئەگەر درێژەش بکێشێ بۆ ئێران قازانجەکە لەوێدا هیچ ناوڵاتەکە لە جەنگانابێ جەنگی تر کۆتا خاڵە وڵات وێرانەکە ژێرخانی وڵاتەکە وێرانەکە کۆمەڵک بابەت بۆ وڵاتەکە دێنێتە پێش ڕەنگە بە 10 ساڵی بێت تا وڵاتە دێتەوە سەرپێی خۆی دروستە یعنی شتەکە ئەمەیە بۆ ئێران تەسلیم بوونی 100% نییە بەڵام گفتوگۆ هەمیشە ئامادەیە لە ئێرانیەکان کاگازات ئەم بابەتە زۆر قساڵەگرێ بەڵامی تر کاتی حیوارەکەمان نەبوو زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێربەی زۆر سپاس بۆ ئازاد ئیبراهیم جەنەبێن نووسەر من ڕاستەخۆ لێرە لەگەڵێمون بە زۆر بردی باسی کۆمەڵێک بابەتی گرنگی لەسەر دوایین پێشاتەکانی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بۆ کردین بەردەوام بین باڵۆزخانی ئەمریکا لە بەغداد پابەندی بە پاراستنی ئاسایش و سەقامگیری عێراق دووپات دەکاتەوە و بە پیر ڕاگەنراوێکی وەزارەتی دەرەوەی عێراقیش ئەلیزابێت شرۆدۆ جێگری باڵۆیزی ئەمریکا لە بەغداد لەگەڵ محەممەد بەحریوم بە بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق کۆبووەوە و باسییان لە پێش هاتە مەترسیدارەکانی ناوچەکە کردو و ناڕزایەتی عێراق بۆ پێچێلکاریەکان و وارەتکردنەوەی بەکارانی ئاسمانەکەی بۆ ئەنجامدانی هێرشەکان دووپات کردوتەوە و جێگری باڵۆیزی ئەمریکاش لە بەغداد دووپاتی کردوتەوە کە ئەمریکا بەشداری لە هیچ ئۆپراسیۆنێکی سەربازیدا نەکردووە و پابندبوونی وڵاتەکەشی بە پاڵپشتیکردن لە هەڵەکانی پاراستنی ئاسایش و سەقامگیری عێراق دووپات کردووە و ڕاشیگەیاندە واشنگتن هەوڵی زۆر دەدات بۆ وەساندنی ئۆپراسیۆنە سەربازەکان و پەرەسەندنەکانی ناوچەکە و وەهانی هەموو لایەنەکان دەدات هەنگاو بەرەو چارەسەری دیپلۆماسی بنێن. وەزیری دەرەوەی عێراق لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ هاوتا فەڕەنسەکەی دووپاتی کردوتەوە کە دەبێت ڕێگری لە فراوانبوونی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بکرێت و وەزارەتی دەرەوەی عێراق بڵاوی کردوتەوە فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ جان نۆێل بارۆ وەزیری دەرەوەی فەڕەنسا ئەنجام داوە و گفتوگۆ لەبارەی دوایین پێشاتەکانی ناوچەکە کراو و هەردوو لە جەختیان کردوتەوە لەوەی کە پێویستە کۆمەڵی نێودوڵەتی ڕێوشێنی بەپەلا بۆ ڕاگررتنی جەنگی ئیسرائیل و ئێران بگرێتە بەر و هەردوو لاش هۆشداریان داوە لەوەی بەردەوامی ئاڵۆزەکان دەبێتە هۆی دروستبوونی قەیرانی نێودوڵەتی فراوانتر لا ڕووی مرۆیی و ئابوووریەوە و وەزیری دەرەوەی عێراقی دووپاتی کردوتەوە کە دەبێت وڵاتە ئەوروپیەکان بە تایبەتی فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا ڕۆڵێکی ڕاستەوخۆ و کاریگەر بگێڕن بۆ ڕاگەاندنی ئاگربەست و گەڕانەوە بۆ مێزی دانوستانەکان. سەرۆکی ئەمریکا راپۆرتی دەستی هەواڵگیری وڵاتەکەی سەبارەت بە ئەتۆمی ئێران ڕەت کردەوە و بەڕێوەبەری ئاژانسی ئەتۆمی نێودوڵەتیش دەڵێت
هیچ بەڵگەیەک نییە کە ئێران هەوڵی پەرەپێدانی چەکی ئەتۆمی بدات. میدیاکانی ئەمریکا ڕایانگەاندۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەنگاندنی تۆلسی گاباردی بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی ڕەت کردو کە تیایدا باس لەوە کراوە کە ئێران چەکی ئەتۆمی دروست ناکات. وەڕاشی گەاندووە ئەو هەڵوێستەی ترامپ بۆ ئەوەیە کە پشتیوانیەکانی بۆ بنیامین ناتانیاهۆ سەرگۆزرانی ئیسرائیل بەردەوام بێت، چونکە ناتانیاهۆ بە بیانووی ئەوەی ئێران لە هەوڵدا بێتە خاوەنی یەکەم چەکی ئەتۆمی خۆی هێرشی کرد بۆ سەر ئێران و تا ئێساش بەردەوامە. هاوکات ڕافال گەرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆمی لە لێدوانێکدا بۆ تۆڕی سیێنێنی ئەمریکا پشتڕاستی کردوێتەوە کە هیچ بەڵگەیەک نییە لەسەر ئەوەی هەوڵێکی سیستماتیکی بۆ پەرەپێدانی چەکی ئەتۆمی لە ئێراندا هەبێت. وا گەرۆسی جەختی لەوەش کردوێتەوە کە پێویستە دامەزراوە ئەتۆمیەکان یاخود دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران نەکرێنە ئامان، چونکە دەکرێت کاردانەوەی نەرێنی بۆ سەر ئاسایش و تەندروستی ناوچەکە و جیهانی شەبێت. و ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆمی پشتڕاستی کردوێتەوە کە زیان بە هەوڵە یاخود هەوڵەکانی پیتاندنی یۆرانیۆم لە ژێرزەمینی دامەزراوە ئەتۆمی و دامەزراوی ئەتۆمی نەتەنس کردووە کە ئاماژەی بەو داوە کە هیچ گۆڕانکاریکی بەرچاو لە دامەزراوە ئەتۆمیەکانی ئەسفەهان و فۆردۆ ڕووی نەداوە. نرخی نەوت بەردەوامە لە بەرزبوونەوە بەراورد بە دوێنێ بە ڕێژەی لە سەدا 4 نرخەکەی بەرزبووەوە. لەگەڵ کردنەوەی بازاڕەکانی ئاسیادا نرخی نەوت جارێکی دیکە بەرزبوونەوەی بەخۆی بینیەوە. بەرمیلێک نەوتی برێن بە ڕێژەی لە سەدا 4 یاخود ڕێژەی لە سەدا 4 چۆتە سەر و نرخی هەر بەرمیلێک گەیشتوتە 76 دلار و 32 سنت. لە بەرامبەردا نرخی بەرمیلێک نەوتی خاوی تەکساسیش بە 74 دلار و 80 سنت مامەڵی پێوەکراوە. بە هەمان شێوەی نەوت نرخی زێڕش بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. نرخی 1 ئۆنسە زێر لە جیهاندا گەیشتوتە 3384 دلار و شارزانی ئەو بارەش هۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوت و زێر لە جیهاندا بۆ گەری بەشداریکردنی ئەمریکا لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران دەگەڕێنێتەوە. دەشڵێت ئەو هێرشەکانی ئیسرائیل دەبێتە هۆی ئەوەی نەوتی ئێران لە بازاردا نەمێنێت و بەوەش خواز لەسەر نەوت زیاتر دەبێت و نرخەکەی زیاتر بەرز دەبێت و بەڵام بەهای زێر بەندە بە نرخی دۆلارەوە. گەشتی 12 کۆتایی پێهات هاوکارم ڕان کۆمڕۆ ئامادەی نابێت لە پرسی ڕۆژ بۆیە من لەسەری کاتژمێر لەگەڵتانە بم.